مەسرور بارزانی جەخت دەکاتەوە خواستی هەرێمی کوردستان پابەندبوون و جێبەجێکردنی دەستورە. لە میانەی دیدارێکدا لەگەڵ ماکسیمۆڤ باڵۆزی رووسیا لە عراق مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ڕایگەیاند خواستی هەرێمی کوردستان پابەندبوون و جێبەجێکردنی دەستورە وەک ڕێگەچارەی بەدیهێنانی سەقامگیری لە عراق. لەبارەی هەوڵەکانی چارەسەرکردنی کێشە و گرفتەکان و دانوستانەکانی نێوان هەولێر و بەغدا باڵۆزی رووسیا خۆشحاڵی خۆی بۆ پێشکەوتنی دانوستانەکانی نێوان هەردوو لا دەربڕی و ئاواتی خواست هەڵبژاردنەکانی عراق و هەرێمی کوردستان بە سەرکەوتووی بەڕێوە بچن و ببن بە دەستپێکی قۆناغێکی نوێ بۆ چارەسەری هەموو کێشەکان. پەیوەند بەم بابەتەوە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئاماژەی بە هەڵبژاردنەکان و هەنگاوەکانی دواتر کرد کە وەک هەرێمی کوردستان ڤیتۆیان لەسەر هیچ لیست و لایەنێک نییە و جەختی لە گرنگی ڕێزگرتن و پابەندبوون بە دەستور و هاوبەشی ڕاستەقینەکردەوە ڕایگەیان پێویستە هەوڵ بدرێت دۆخی عراق بە جۆرێک ئاسایی بکرێتەوە کە گشت پێکاتەکان هەست بە دڵنیایی بکەن و دووپاتی کردەوە کە خواستی هەرێمی کوردستان پابەندبوون و جێبەجێکردنی دەستورە وەک ڕێگەچارەی بەدیهێنانی سەقامگیری. لەبارەی جەنگی دژە تیرۆرەوە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم ئاماژەی بەوەدا کە هێشتا هەڕەشەی تیرۆریستان لە ناوچەکە ماوە و بەم دواییەش چالاکیەکانیان لە هەندێک ناوچە پەرەی سەندووە.